ئاماژە بە داری بەرزار دەکەین بە دیاریکراوی باز لە هەنجیر دەکەین وەرزی پێگەشتنی لە چ کاتێکدا و لە هەمان کاتدا لەکەیدا ئەچێندرێت چۆن بەخێو دەکرێت و گەورە دەکرێت و پاشان دەتوانرێت ئەم دارە بەری هەنجیر لە خۆ بگرێت لەگەڵەوەدا ئاودان و بابەتەکانی دیکەی ڕێگای زۆربوونی داری هەنجیر چۆنایە من گفتوگۆی بێگومان ئەم بابەتانە دەکەم لەگەڵ مامکاڕاش جوتیار و شێکی ڕاستەخۆ لە هەولێرەوە لەگەڵمانە وردەکاری ئەم بابەتمان بۆ دەگوازێتەوە. سڵاو لێبوو باین باش سپاس بۆی لە تەوریەکەمی بەڕامەی بینی باش کوردستان لەگەڵ ئێمەدا بەشداری دەستپێک ئەمێ باز لە وەرزی پێگەشتنی داری هەنجیرمان بۆ بکەی ئەم مانگە بە وەرزی پێگەشتنی داری هەنجیر دیاری کراوە لە هەمان کاتدا چۆن دارێکی هەنجیر پێدەگات. ئیشاڵڵا سلااو لە تۆژوی خوشی بەڕێز مەرحەبا لە کەناری NRTV بەخێرن سەرچاو سەرسرم فەخری پێوە دەکەین زۆر مەمنونم بە هاتنتان عەزیزتیشتان خواردیە تێگەیشتی من ئێستا وەسفی ئەم هەنجیرەتان بۆ یەکەم پەروەردەکردنی چۆنە و سوودبەخشی چۆنە ئەم هەنجیرە هۆرندیە عێراقی نییە من تەهاو دەدەم بە ئاخریەکەی لەم عێراقا ئەم هەنجیری عێراقی نەمینێ دەبتە ئەم هەنجیرە دەبی ئەم هەنجیرە بچیندرێ ئەم هەنجیرە چونکی هەرچی بیبینی گەلێ سوودبەخشە وەرینی نییە لە هەموو خاکێک دەبی پوچەربوونی نییە هەچەندی گەرمابی ئەنجا بە بڕشتە ئەو هەنجیرە ئەوەجا دەگات ئێستا ئەمە ئەم ساڵەکە لە 12/6 هەنجیرمان لێ کردەوە هەنجیری لێ خۆین هەتا سەرمادادێ هەتا شەختە دەکەوی ئەم هەنجیرە بەری هەر بەردەوامە لقی دەڕوا و بەرەگری و تو دەبی لەبەرەوە لێکەیەوە ئەم هەنجیرە فەرقی زۆر فەرقی هەیە لەگە هەنجیری خۆمانە هەنجیری خۆمانە لە هەموو خاکەک نابی ئێستا چاودەنە براتان تەمەشای براتان کەن ئێمە هۆردووکیمان تەجروبە کردیە ئەم هەنجیرانە هۆردووکیمان تەجروبە کردیە ئەم هەنجیرە لە هەنجیری خۆمانە تەمەشاکەن ئەوە یەک ئەوە دوو ئەوە سێ ئەوە چوار ئەوە پێنج ئەوە شەش ئەوە شەش قل هەنجیرم لە هەنجیری زەرد کردتە ناو لەپم دیقەتی دەنێ بزانن تەڕایی لێ دەچۆڕێتەوە ئایا چەورایی هەیە ئەوە هەنجیری زەرد هەنجیری خۆمانە ئەمە چوار قل لە هەنجیری هۆرندی دیقەت دەنە دەستی براتان ئەو های لێ دێ ئەم هەنجیرە وەک تەماتە دەتوڵقێتەوە ئەو های لێ دێ ئەنجا هەمووتان زەری زەینی بدەنێ ئەوەی مەراقیتی و ئەوەی خەنەعەتەکە ئەوەی حەزی لێ بابێ میێوانداریمان کە بە چاوی خۆی بیبینی با داری بێبەر نەچینی داری بێسوود نەچینی تێگەیشتی لەم هەنجیرە بچینی پێی خەنی دەبی هەتا ئێستا مەلۆریەک هەنجیرمان نەدیتێ لە خارج بێتە عێراق لە عێراق بستە خارج ئەم هەنجیرە بە لۆری دەبی لێی بارکرێ بستە سووریا بستە تورکیا بستە ئێران تێگەیشتی ئەم هەنجیرە هەزار بن هەنجیر لەم هەنجیرە بچینی بە 6-7 نەفەریش ئەم هەنجیرە ناڕندرێ باشە لە ڕووی تامەوە جیاوازیان چییە؟ ئەم هەنجیرە ئەوها دەگری لە ڕووی تامەوە جیاوازیان چییە هەنجیری هۆڵەندی و هەنجیری عێراقی؟ دارەکەی ئەوە جیاوازیان ئەو هایە وەک چۆن گەنمی قەندەهاری هەیە گەنمی ڕێژگور هەیە گەنمی مەسیپاک هەر گەنمیشە هیچیان وەک هیچیان نین بابەتی ئەم هەنجیرە بابەتی جوایەزە زۆر ئازایە لە هەموو خاکەک عینە دەرێ کودیە دەبی ئێمە لە ناو حەوشە هەمانە هەنجیری زەرمان هەیە لە پاڕ ئەم هەنجیرە ڕەشە هەنجیری کەمان هەیە ئەوی پەلیچی دەوەری قلی دەوەری دەکەوتە بنی یەک قلیش لەم هەنجیرە ڕەشە ناوەری ئەم هەنجیرە ڕەشە لە هەر جێیەک لێ دەی حەکمەن دەبی و فەوتانی نییە قەڕەمیشی لاونی و دەچینی ئامودی ناچینی ئامودی بیچینی وشکەبی لاونی بیچینی دەبی هێشتان ڕێجی دەرنەکردیە شێوازی لایە پێشانمان بێ هەنجیری گرتیە
شێوازی قەڵەمی لایە پێشانمان بێ ئەو سەبەتا هەنجیرە بینە قەرەم ئێستەم هەلی قەرەم نیە خوشی بەڕێز زستانی ئەوەلیاتی مانجی دوو ئەمە قەرەمی دەچیندرێ باشە ئەمە ئێستا لە گەشەدایە بیبڕی ئەمە ئێستا وشکە بی ئەمە هەنجیرەکەیتی هەر کەسی حەزی لە هەنجیر بی 6 قل هەنجیر بخوا لە 6 قلی زیاتر پێ ناخورێ لە قەبیلەی هەنجوونە باشە من وەڵامەکەم بە درستی وەرنەگەت ئایا ئەوانەی کە ڕەشن تامیان چۆنە ئەوانەی کە بینیومانە سەوزە زەردە تامەکان چۆن فەرق دەکا ینی شیرینترە تاڵە یان چۆن جیاوازی بەپێی ڕەنگە کە جیاوازی هەیە لە ڕووی تامەوە ئەوی هەنجیرە زەردەکە وشکە هەنجیرە زەردەکە ئاوی زۆر نییە هەنجیرە زەردەکە بە گوێرەی ئاوی زۆر نییە شیرین نییە ئەم هەنجیرە بە خۆی هاوینان زۆری وا هەیە ئەوەندە بە ئاوە تک تک شیلەی لێ دەتکێتەوە ئەوەندە شیرینە ئەوەندە شیرینە لەبەر شیرینی زۆرت پێ ناخوری لەم هەنجیرە بخۆی ئەنجا ئەوەی بێتە سەردانمان با لێی بخوا بە قسەکانی من تەجروبەکە نەک بڵێ وەڵای ئەوە هەوڵم تێوە کابرا بۆ ژیرفان پڕکردنە خواوەچی لە من دەمەوێت سوود بە عالم بگەنین 52 ڕۆژێک عمر ماوە من کابراکی ئەختیارم تێگەیشتی دەمەوێت عالم سوود لە بۆ وەرگری کوردستانەکەمان ئاوەدان بی تێگەیشتی عالم لەو بەرهەمە بچینی داوە بی عالم سوودی لێ وەرگری هەموو دارێکی بەری یەک بەرە لێ دەکاتەوە و خەلاسە بی ئەمە خەلاسبوونی نییە هەتا شەختە و سەرمان نەیسوێنی ئەمە خەلاسبوونی نییە بەڵێ تێگەیشتی ئەمانەشینی مەعەل ئەسەف ئێستا من عەردم نییە ئەگە بێ و عەردم هەبی من 1000-2000 بنە هەنجیر لێ بدەم وەک ئێستای ئەم هەنجیرە ئەو ڕەزە ناوبانجی دەرەچی بە لۆری لێ دەکشێتەوە ڕسمی بگیرێ تێگەشتی بدرێتە تەلەڤیزۆنەکان عالم زیاتر عشقی دەبی و زیاتر تاالبی دەبی و زیاتر شارەزای دەبی دەرێ بەرێ ڕسق هەبی هەر ئەمە ڕسقا باش لەنێو بازاردا ڕۆژانێک بە تایبەت کە ئێستا وەرزی پێگەشتنی هەنجیرە ڕۆژانە هەنجیرێکی زۆر زەردمان بەرچاو دەکەوێت ئاودارە و شیرینیشە ئایامانە بەرهەمی ناوخۆنین لە دەرەوە هەنە هاوردەی کوردستان دەکرێن نا ئەمە لە هی ناو خۆیە ئەمان ئەو هەنجیرە زەردە بە ئیرادەی خوا وەک دەی خۆی ناو دەوت بریندارەکە لێوی زمانت بریندارەکە ئەم هەنجیرە ڕەشە ئەو هەنجیرە ڕەشە تۆ لەگەر لێهینی لەگەل لێکردنەوەی پەلکی دادەمارێ ئەوە دەستت بە مەرەکە بکە پەلکەکەی دادەمارێ بەس من نەگەشتم بە وەڵامی پرسیارەکەی خۆم چۆن ئاودارە و شیرینیشە و هەنجیرە زەردە ئەم هەنجیری زەرد ئاوی دەدەی هەردەوەری ئاوی نادێ هەردەوەری ئیلە لە خاک و هەوایەکی ئەوها دەبی هەوایەکە تەبیعی بی فێنک بی نابی گەرم بی تێگەی یان دەم زێ یان لە ناوخۆش ناوەتی هەچی ئەم هەنجیرەیە کوێ گەرمەکەی کەیفی پێدێ ئەو هایە بەڵێ ئەی باشە لە چ وەرزێکدا یان لە چ مانگێکدا هەنجیر ئەچێندرێت پاشان مانگی ئاب بە وەرزی پێگەشتن و لێکردنەوەی ئەم هەنجیرە دیاری دەکرێت قلێک هەنجیر بۆ بنە ئەم هەنجیرە پەروەردەکەی ئەو هایە هەموو ئێواران دەبی ئاوی دەی نابی دانی سبەینان ئاوی دەی هەموو ئێواران لەباری تەعالا دەبی حەوزی بنی حەوزی گەورەبی دەبی قەوزە هەڕینی بنی لە ناو ئاوبی هەنجیری کە ئەوها زۆر ئاوی ناوی ئەوها زۆر ئاوی دەی بەری پێوە نامینی هەمووی دەوەری بەرەکەی دەوەری ئەم هەنجیرە بابەتی ئەوایە دەبی هەموو ئێواران ئاوی دەی دانی سبەینان نا دانی سبەینان ئاوی دەی ئەو ئاوە دەبنی گەرمە بی ڕێگەکەی دەکولێنی تەنەزولی پێ دەکا هاتی هەنجیری خۆمان ئەوها نییە ئەم هەنجیرە ئەو هایە لەگەل لێکردنەوە ئەوها پەلشی دادەمارێ ئەوها پەلکەکەی لە ناوی تەرترە دیوتە هیچ پاکردنی ناوێ ئەمە ناوی پاچکەی هەر گوناحە پاچکەی پەلکەکەی لە ناوی تەرترە دەرێ لوقمە ئەوەندە تەڕ و جوانە ئەمان زستانان دەبی قەڵەمیکەی لێی بچینی و لێی پەروەردەکردن نەکەمینان بەڵێ
دەمەوێت باسی شێوازەکانی هەنجیرم بۆ بکەی بە تایبەت هەنجیر لە هەندێک ناوچەی کوردستاندا شێوازی جیاوازترە و تامیشی جیاوازترە. دەمەوێت باسی ئەو هەنجیرانەمان بۆ بکەیت، جیاوازی نێوان هەنجیرەکان. هەنجیرەکان ئەم هەنجیرە سەی لەوەدایە هەچەندی گەرمابی هەچەندی گەرما لە سێبەر نابی، لە سێبەری تو نابی، لە سێبەری دیوار نابی، هەچەندی گەرمابی ئەنجا کەیفی پێدێ و ئەنجا تەڕە و بە ئاوە. ئەمانە چینێ هەنجیری دیکە ئەوها بەتلیانە ئەوها دەبی لێکەیەوە بە پلاستیک لێکەیەوە تێگەیشتی بە گەرما کەیفی بە گەرمادی ئەم هەنجیرە هەچەندی گەرمابی هەچەندی ئێواران ئاوی دەی تێگەیشتی ئێستا ئەوە سۆندەی ئاوەوە لە بنیتی ئێمە ئامان زۆرە ئێستا لێرە ئامان زۆرە بەس عەردمان نییە هەموو ئێواران دەبی یەک پارچە بنی ئەم هەنجیرە هەمووی ببتە ئاو ئەنجا لێگەڕێن سبەینێ پەلیشی ڕوو لە ئاسمان قیتە بتەوە. باشە چ ناوچەیە یعنی لە هەرێمی کوردستان بە هەنجیری کوردی ناسرااو بێ ناوبانگی دەرکرد بێت بە جیاوازی دابدرێت لە ناوچەکانی دیکە کەمە هەنجیرەکەی تایبەترا. من بەخۆم لە منداریەوە خوچی بڕێت لە ناو هەنجیرم لە هەر لە منداریەوە شارەزایم چاک بە هەنجیر بووە. هەنجیری خۆمانە لە هەموو خاکەک نابی، هەنجیری خۆمانە یان لە دەمزێ هەرمی دەمزێ یان لە ناو خۆشناوەتی دەبی دەنە لە هەموو خاکەک نابی. ئێستا ئەم هەنجیرەکە لێرە ئەوها ڕسکاوە نەقلێکی لێدەوەری نەپەلکەکی زەردە تێگەیشتی جیاقونجرکەش ناینی ئەم هەنجیرە ئەوها لێرانە ڕسکاوە. ئەم هەنجیرە لە هەموو خاکەک ئازایە فەرقی گەلێک زۆرە لە چاو هەنجیریکەیەوە هەنجیریکە لەم خاکە نابی هەمانەها ئەوە بن هەنجیرێکمان ئەلێرە هەیە دەری خۆری دنیا لەسەر ڕووکرایە هەرو تەمەشاکە یەق لە هەنجیری لێ ناکەیەوە یەقلی پێوە نییە بەکڵار هەر کارێک دەگری ئەو هەنجیرە دەوەرتە بنی بەرەفتەوە بنی. وەکو دەزانین هەنجیر میوەیەکە و بیکەدا لە خزمەت دامە جواب بدەمەوە. بەڵێ هەنجیر میوەیەکە و لە هاوینە پێدەگا بەڵام هەوادارێکی زۆری هەیە و لە زستانیشتا وەکو چەرەز بە وشکەکراوی دەیخۆنەوە. هەنجیر چۆن پارێزگاری لێ دەکرێت و هەڵدەگیرێت بە زستان؟ ئیلا دەبی هاوینی لێ بکەیەوە وشی بکەیەوە یان بکەیە مڕەبا دەنە زیاتر هیچ چارەی نییە هیچ دارێک پەلکی پێوە نامینێ بەری پێوە نامینێ. ئەی دارەکەی لە زستاندا چۆن پارێزگاریش لێ بکرێت؟ مەوسیمی هاوینەیە دارەکەی دەربەست نییە ئەم دارە هیچ تەنەزول ناکە وشک نابی بەبێ پەلک بەبێ بەر دەمینێتەوە هەفتا بواری بەسەدادەی هەوا دەگۆڕێ هەوا بۆ ڕا هەر کاکە لە ڕاستی خۆی قل دەرەکا و پەلک دەرەکا و خەڵ دەرەکە و هەنجیرەگری ئەوە ئەو هایە زستانان حەکمەن هیچ دارێک پەلکی پێوە نامینێ شەختە دەیسوێنی. بەڵێ زۆر باز لەو گەڵای داری هەنجیریش دەکەن بازەوە دەکرێت کە ئەم گەڵاش دەتوانرێت سوودی لێوەربگیرێت ئەمە دروستە؟ گەڕان نەم بیستیا سوودی لێ وەرگیرێ گوێم لێ نەبوو چ قەیدێ دەبی چونچی دەرمانات ئەکسەرەتی لە گرای دارە و لە دارە و لە جیاو گۆڕە ئەمان قەزیە هەنجیرەکە نەبیستە ئەمان بیستیتم ئەم هەنجیر بۆ نەوعیلەتێک باشە کۆڕۆنە نازام چییە؟ بەڵێ هەر دەمەوێت لەسەر شێوازی گەڵای دارەکە لەگەڵ تا بمێنەوە شێوازی پەرچکردنی گەڵای دارەکە چۆنە؟ هەنێک جوتیار بە نەزانانە پەرچی دەکەن کاریگەری دەبێت لەسەر بەرهەمی هەنجیری ئەو ساڵە شێوازی پەرچکردنی دار؟ نابی لە کاتی گەشەکردنە نابی نەپەرچی لێکەوە نە لقی لێ ببڕیەوە ئەم هەنجیرە خۆی بابەتەکەی وایە پێنج پەنجەیە لە پێنجێ هەر پەلکەچی پێنج لقە تێگەشتی هەنجیریکەوە نییە هەنجیریکە بەبێ لقی نییە نە هەنجیریکە لقی نییە ئەمە هەنجیری زەردە لەگەر ئەم هەنجیرەمان چاندیە ئەم هەنجیرە زەردە بزانین ئایا ئەم هەنجیرە زەردە لەگەر ئەم هەنجیرە ڕەشە بزانین چۆن دەرەچی ساڕێکتە ئەوە نمامە ئەو زەردە ئەوە زەردەکەیە باشە بۆ ئەم ساڵ هەنجیر چۆن بوو؟ پێنج پەنجەیە ئەوە یعنی زۆر بوو ئەم بەروبوومی هەنجیرە بۆ ئەم ساڵ؟
هیمە زۆرە ئێمە تەنەزولی نییە هیچ فەرقی پێ ناکەی تێگەیشتی ئێمە لە 12/6 ئەم هەندرە پێگەیشتە بە مانگەشیش لەوێ بە دوا ئەنج هەندریکە پیا بووە ئێمە لە مانگی 6 دەستمان بە هەندیر خواردن هەندیرکردنەوە کردیە لەم هەنجیرە ئەمان هەنجیری کە مانگێک زیاتر لە مانگێک ئەنج هەنجیر پیا بوو لە جادە و لە بازار باشە باسی خۆتان کرد کە بەرهەمی زۆر بووە باسی هی ناوچەکانی کەشمان بۆ بکە بە گشتەوەی کە لە عێراق و لە کوردستاندا بە شێوەیەکی گشتی و شەسخاڵی بووە کاریگەری زۆری نەبووە لەسەر بەرهەوبوومی هەنجیر و میوە بەگشتی هەنجیر هەتا ئێستا ئینتاجی نەبووە هەنجیر هەتا ئێستا بەو شێوە نەبووە بە لۆری لێبار کرێ کابرایەک هەچەندی هەیبی بە پیکاب لە ناپێشە ڕۆژێک پیکابێکی لێبارەکە ئەنجا هەچەندی ڕێزەکەی زۆر بووبی ئەویش لە دەم زێ لە جێی فێنک دەنا هەنجیر ئینتاجی نییە خاسن لە دەشتی هەولێر لە دووری زێ هەنجیر برشتی نییە هەموو پەلکەکەی دادەمارێ قلی بە کڵارچی دەوەری ئینتاجی نییە حەزەکەی شەو ڕۆژ ئاوی دەیان ئایمەدە نابی بە قەراری قەتری هەنجیری زەرد لە دەشتی هەولێر نابی ئێستا هەموو هەولێر بگەڕێ ناو هەولێر بگەڕێ حەدیقەی هەولێر بگەڕێ یەک بنجە هەنجیری تێدا نییە وەک ئەم بنجە هەنجیرە ئەوها ڕەش و جوان و بەبەر و بێعیلەت هەمووی لەگە گەرمادا دێ پەلکەکەی دەوەری و بەرەکەی دەوەری لە قەنگاڵی وشکەبی و گەندەڕەبی باشە هەنێ داری هەنجیرمان بینیوە هەنجیرەکە خۆی عنی هەڵاوە ئەمە مانە هیچ گرفتێک نییە وانە بۆ ئەو داری هەنجیرە یان خۆی مشتێکی تەبیعیە نا ئەوە خۆی لەو خاکە نابی ئەو هەنجیرەی هەرەوەری لەو خاکە نابی خاچی خۆی خاسەیە لەو بەعزە جێیە دەبی دەنا لە هەموو خاکێک نابی ئەمە سیر لەوەدایە ئەمە ئیسفادەکەی لەوەدایە لە هەموو خاکێک دەبی قازازەکەی لەوەدایە لە هەموو خاکێک دەبی ئێستا بنە هەنجیرێکمان هەیە ئەلێرانە 30 ساڵە عمری 30 ساڵ کوڕەکەمەدانە ئەستورە ئێستا هەڕوق لە هەنجیری پێوەیە ئەوەندانە ئەنجەوە حەسە بە خزمەتە تێدەگەی دیوار لەسەر ڕێگەکەیتیش چەمەتۆ لەسەر ڕێگەکەیتی لە وەختی خۆی چاندمان جێمان نەبوو هاتین لەو جێ چاندمان لەو جێ زیادی کرد و بەسەر کەتە سەر خانی لەسەر ئەو خانیەیە بەسەر کەتە سەر خانی لەسەر خانی لە خەکانمان بڕی بکردمانە قەرەم تێگەیشتی ئێستاشی لەگەردابی ئەوە دەم لە دەم گەشترە ئەو بنە هەنجیرەکە عمری 30 ساڵە ئەگەر جێی چاکبی لە ناو چێرگەبی لەوانەیە احتمالی هەیە نەمدیتی ئەمان لەوانەیە بە 100 ساڵیش تەنەزول نەکا ئەو هەنجیرە ئەمان دەبی هەموو ساڵێ سەری قوت بکەی هەموو ساڵێ قەڵەمی لێ بکەی هەموو ساڵێ سەری قوت نەکەی نەی خەسێنی گەشە ناکە بە قووە نابی دەبتە پیرەدار گەندەڕەبی ئەو هەنجیرە دەبی پەروەردەی وهابی لە مانگی بیدایەتی مانگی دوو ئەوەلی مانگی دوو دەبی هەموو لقەکانی بستەچی لێ ببڕی ئامودی نابی گەلە برندی دەبی بیبڕی دا بخەسێ ئەوە ئەمە خەسانی پێدرێن تێدەگەی داوابی خۆی لە عەردا بە قوتربی بۆ ساڵی ئایندا ئەوە پەروەردەکەیتی دەبی بە زانینی پەروەردەیکەی بە نەزانی بی ئیسفادەی لێ ناکەی بەڵێ هەر بەرهەمێک یاخو بەربوومێکی کشتتوکاڵی بە هەمیشە جوتیاران باز لە هەندێک نەخۆشی دەکەن کە دووچاری بەرهەموو بەربوومەکەیان دەبێت منەمێ بزانم بۆ هەنجیر چۆنە بۆ ئەو دارانەی کە بەرداری هەنجیرن هیچ نەخۆشیەک دووچاری هەنجیرەکان بوونەتەوە بە تایبەت بۆ ئەم ساڵ بەڕێ ئەم هەنجیرە نەپێویستی بە زبرە نەپێویستی بە چیمیایە پێویستی بە هیچ دەرمانەتەک نییە نەپێویستی بە شوشتنەوەیە تێگەیشتی بەس گرفتی چییە گرفتی ئاو نەدانە ئاوی نەدەی زوو تووشی گرفتەبی 3 ڕۆژ ئاوی نەدەی وەرە هەمووی گەڕا ڕێزانی تی پەرچی لێ زەر دەبی بەس ئاوی نەدەی گرفتی بەس ئەوە دەنا قەرەمکردنی یەک دەرێ دەبی نوچی تیشکەی یەک دەبی دەرمانی پێوەکەی ئەمە پێویستی بەوانە نییە ئەم هەنجیرە زۆر بێ گرفتە زۆر بێ مەسروفە زۆر بێ عیلەتە ئەم هەنجیرە تەمەشای کە ئێستا دەرێ شوورایتەوە ئەوە هەنجیری خۆمانەشمان هەیە ئەلێرە دەرێ بە تورەکە خۆش لەسەر ڕووکرایە ئەمە پەلکەکەی لووسە خۆڵ ناگرتە خۆی ئەو هەنجیری خۆمانە پەلکەکەی دڕە زبرە خۆڵ دەگرتە خۆی ئەو خۆرە گەرمە بی هەتاو دەیسووتێنی ئەو خۆرە لەسەر ئەو پەلکەکە بینێتەوە هەتاو دەیسووتێنی خۆرەکە گەرمە بی دەستێن ئەمە خۆری پێوەی جیژ نابی ئەمە هەتاو تەحسیری لێ ناکە دەم لە دەم لە گەشەترە ئەمە فەرقەکەی ئەوەندانەیە لەگە هەنجیری خۆمانە
مامکارڕەش جوتیار سوپاس کە لە شاری هەولێرەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە تەوری دۆمی بانی باشەوە لەگەڵمادابووی. گیانتان باش ئەمان ئێوە محاولێ ئەوم بۆ بکەن بەس نازانم ئەنج پێتان دەکرێت ناکرێت ئادەی فەرموو ئەوەی پارچە دەکەم هەبی ئەم هەنجیرەی لێ بچینم هاوراتی دەستخۆشی لە ئێوەش دەکەم ئێوە بێتەمە هاتینە مقابلە لەگە من دەکەن بەبێ سپاس بۆ زانیاریەکانت فی سەبیلی ئەوەی کە هاوراتی بەڵێ بەڵێ خۆشەویستان نوچانێک وەردەگرین و دێنەوە لاتان.